پاژنیوەڕۆی هەینیە مۆتۆر سوارەکان لە دەرەوەن کارێکی مەترسی بە مۆتۆرەکانیان دەکەن و خۆیان نیشانی هاوڕەکانیان دەدەن تاوەکو سەرنجیان ڕاکێشن. بەخێر بێت بۆ بەغدا و جیهانی مۆتۆر سوارەکانی عێراق. ئەمە ڕێگایەکە بۆ خۆ دوورخستنەوە و بێچوونەوەی تەقینەوەکان و بێکارەبایی و کارە توندوتیژیەکان دوورکەوتنەوە لەو ژیانە پڕگوشارەی کە بووەتە ڕۆتین هەوڵدان بۆ شکاندن و لێدەرچوونی. بیلال بەیاتی سەرۆکی ماتۆر سوارەکانی عێراق وا دەڵێت. بەر لە هەشتێ پێویستە وا لە عێراقیەکان بکەین سواری مۆتۆر بن و خۆشیان بوێت. دەشمانەوێت نیشانی ئەوروپا و دەرەوەی بدەین کە ئێمەش مۆتۆر و مۆتۆر سەوارمان هەیە. ئەمڕۆ ڕۆژێکە مۆتۆر سوارەکان دەیانوێ ڕێگەی خێرا بن. لە قۆناغی یەکەمدا وەکو گەنجی وڵاتەکە لە خواری عێراقەوە دەڕۆین بۆ باکوور یان بە پێچەوانە نیزەکەی 4000 کیلومتر دەبێت. بۆ دەستپێکردن بە لێخوڕین وەک هەر شوێنێکی تری دنیا شەقامەکە بۆ ئەوان چۆڵ کرا. یحیا بەرزنجی دەنجێم دیکە.